لە کاتێکدا جیهان چاوەڕێی هێوربوونەوەی گرژیەکانی نێوان واشنتۆن و تاران بوو، بڕیارێکی نوێی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بازاڕەکانی وزە و کەرتی گواستنەوەی دەریایی تووشی شۆک کرد. بۆ دابینکردنی تێچووی پاراستنی کەشتەکان، ئەمریکا باجی لە سەدا 20 بەسەر تەواوی ئەو کاڵا و باراندا دەسەپێنێت کە لە گەروی استراتیژی هورمزەوە تێپەڕ دەبێت. ترەمپ بە ڕاشکاوی دەڵێت وڵاتانی تری ناوچەکە دەوڵەمەندن و ناکرێت ئەمریکا بە خۆڕایی ئەرکی پاراستنیان لە ئەستۆ بگرێت. هاوکات فەرمانی داوە گەمارۆی دەریایی بۆ سەربەندەرەکانی ئێران دەست پێ بکاتەوە، ئەمەش وەک ئاماژەیەک بۆ کۆتایی هاتنی بشاردە دیبلۆماسیەکان. لەو بارەیەوە کۆمپانیا و ڕێکخراوە دەریایەکان بێدەنگیان شکاند و بڕیارەکەیان ڕەت کردەوە و بە نایاسایی لە قەڵەمیاندا. کۆمپانیا زەبەلاحەکانی گواستنەوەی دەریایی وەک هاپاگ لۆید و ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی IMO بە توندی دیژی ئەم بڕیارە وەستاونەتەوە. ئەوان جەخت دەکەنەوە کە گەروی هورمز ڕێڕەوێکی ئاوی نێودەوڵەتیە و بە پێی یاسەکانی دەریا کەشتێکان مافی هاتوچۆی ئازادیان هەیە بێ ئەوەی هیچ باجێکیان بەسەردا بسەپێنرێت. کۆمپانیای هاپاگ لۆید ڕوونی کردەوە کە وەرگرتنی پارە لە نۆکۆندی سوێسیان پەنەما جیاوازە، چونکە ئەوانە پرۆژەی دەستکردی وڵاتانن، بەڵام هورمز ئاوێکی سروشتیە و هیچ وڵاتێک بۆی نییە سەرانە لە کەشتەکان وەربگرێت. پسپۆڕانی ئابووری هۆشداری دەدەن کە ئەم باجە تێچووی گواستنەوەی نەوت دوو هێندە دەکات. بە جۆرێک ئەگەر تانکەرێکی گەورە کە 2 ملیۆن بەرمیل لەوتی هەڵگرت بێت، دەبێت زیاتر لە 30 ملیۆن دۆلار تەنیا وەک باجی تێپەڕبوون بداتە ئەمریکا. ئێستا کاریگەریەکانی ئەم باجە دەرکەوتووە و ئامەرەکانی کۆمپانیای کێپلەر نیشانی دەدەن کە هاتوچۆی کەشتەکان لە گەروەکەدا تەنیا لە هەفتەیەکدا لە 37 کەشتیەوە بۆ 14 کەشتی داوەزیوە. ئەوەی ئەم بابەتەی ئاڵۆزتر کردووە ئەوەیە بڕیارەکەی ترەمپ دژی لە دوانەکانی بەرپرسانی باڵای حکوومەتەکەی خۆیەتی کە مانگی ڕابردوو مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندبوو کە هیچ وڵاتێک مافی وەرگرتنی باجی نییە لە ڕێڕەوە نێودەوڵەتیەکاندا. لەو بارەیەوە تاران بە تەنزەوە پێشوازی لەم باجە کردووە و عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران دەڵێت ترەمپ ڕاست دەکات، هەر لایەنێک پاسەوانی گەروەکە بێت دەبێت قەرەبوو بکرێتەوە. بێگومان ئێمە نرخێکی دادپەروەرانتر لە سەدا 20 دەسەپێنین. لە ناو جەرگەی ململانەکاندا عومان پێشنیازی کردووە گەروەکە بکرێتە دوو ڕێڕە و تاوەکو هاتوچۆی ئازاد نەفەوتێت، بەڵام ململانەی دارایی و سەربازی نێوان واشنتۆن و تاران دۆخەکەی گەیاندووەتە بنبەست. ئێستا جیهان وەک مەیدانی جەنگێکی دارایی سەیری هورمز دەکات کە تیایدا هەموو لایەنەکان دەیانەوێت باج لە کەشتەکان وەربگرن. ئەمەش بازرگانی جیهانی دەخاتە بەردەم مەترسیەکی نادیارەوە.